گرنگی ئەم جۆرە سیمینارانە بەتایبەت لە ناو کۆلێژی هونەر بەشی فیلمسازی تا چەنە گرنگە و لەگەڵ ئەوەشدا دەرهێنەرێکی گەوری وەکو بەڕێز هیشام زەمان هاتۆتە ئێرە و سیمینارەکە بەڕێوە دەچێت. بەڵێ طبعاً زۆر لە زۆر ڕۆ گرنگە لەبەرەوەی ئێمە بەشی فیلمسازی ئەبینەوە بەو پۆینت بەو پنتەی کە فیلمسازانی دەرەوە لەگەڵ فێرخوازەکان لەگەڵ فیلمسازانی ناوە بێکەوە گرێین بەداخەوە هیشام لەگەڵ ئەوەی کە سینەماکارێکی گەورەیە لە وڵاتێکی کۆنەرویج لە ئەوروپا و لە ئاستی ئینتەرناشنالیش سینەماکارێکە کە بۆ هەمە جۆر چالاکی بۆ لیژنەی هەڵسەنگانن بۆ زۆرشت بانگەکریانی لە ناوە بەو شێوەیە نەناسراوە تەنانەت یعنی ئێمە فێرخوازەکانی بەشی فیلمسازیش زۆر ئاگایان لێنە کە ئێمە ئیتر ئەم ساڵ دەستمان پێ کردو کە بێ ئەو فیلمسازانە نبێنینەوە ینی ئێمە لە پەیوەندیان لەگەڵیانانە ئێمە ئێستا ئیتر وردە فیلمسازانی کورخەریکە شتێک دروستەکەن بە ناوی سینەمای کوردیەوە کە تا ئێستا شکلی نەگرتووە لە ڕاستیە ینی ئەتوانین بڵین نیمانە بەس وردە لە تەوری دروستکردن و لە ڕوتی دروستکردنە هیشامێکێکە لە سینەماکارە باشەکان وەیەکێکە لە سینەماکارە داهێنەرەکان کە ئەوەی کە پێی ئەوترە سینەمای ئەگزایلە سینەمای هی غوربەت و منفاو هی دیاسپۆرا بەبێ ئەو یعنی نە ئەنووسێتەوە هی کوردی طبعا نەقسەی لەسەرەکرێ عقلێکی داهێنەرە و سینەماکارێکی گەورەی ئەزمونێکی زۆر گەورەی هەیە یەکێکە لەو ناوانەی کە لە دەرەوە درەوشاونەوە ئێمە ئەتوانین ئیسفادێکی زۆر لە ئەزمونیان بکەین لە ڕاستیە ماستەر کلاسەکە لە ڕاستیە هین بوو ینی شتێک بوو فرسەتمان هێنا لێرە بوو لە ڕێگەی مامۆستا کۆڤانەوە گرتمانوتمان نابێ بڕۆی بەبێ ماستەر کلاسێک کە سوپاس گوزارانە ینی جوابی ئێمەیە لەگەڵەوە ئێمە توانە تەکنیکیەکانە و توانانی کە هەمانە زۆر متەواضع بەڵام ینی ئیشمان لەسەرەوە کردووە کە پەیامەکەی بگە لە زۆر ڕۆ باغدارە جگەلەوەی کە باز لە نوعێک لە جۆرێکی سینەماکە کە سینەمای دایسپۆرا و هی منفایە لەگەڵیشە ئەو ئەزمونە گەورەی خۆی پیشانەوە لەگەڵیشە هەندێک لە نمونەی شۆرت فیلمەکانی کە دروستی کردووە لێرە بە فێرخوازەکان و بەوانەی کە حەزیان لە سینەمایە ئەیخاتە ڕوو حەزەکەم یەک هین بەم ینی ئەم ماستەر کلاسانە لە دەرەوە ینی بۆ بەشدار بوون خەڵکێ 150 و 100 دلار هەتا 500 دلاریش ئەیا بۆ ئەم نوعانە حتا هەمان ماستەر کلاسی لە نیویۆرکەیە کە ئەڕاتەوە لێوە بەپارێ یعنی ئێمە دەرگامان کردوتەوە حتا ئەوانەی کە لە دەرەوەی زانکۆشن حەزیان لە فیلمسازی هەیە خەریکی فیلمسازین ئێمە بە ئەو پەڕی باوەشی کراوە بە خێراتنیانەکەین و ئەمانەوەی زانکۆ دەرگای داخراوی نەبێ بەڕووی خەڵکی دەرەوە ئەوانەی کە حەزیان لە سینەمە مامۆستابێکمان ئێوە کار و چالاکیەکانتان لە ماوەی ئەم ساڵدا زۆر بۆ ئەمەش جێی دەستخۆشیە کە ئێوە بتوانن ئەو کۆنتاکتە دروست بکەن ئەمەوێ سەبارەت بە سینەمای دیاسپۆرا گفتوگۆیەک بکەین سینەمای کوردی لەکوێ ئەم سینەمایەدایە بەڵێ ئەزانی لەبەر ئەوەی ئێمە لە ناو خۆ تەنیا یەک بەشی کوردستان ئێستا ئەتوانین بڵین دوو بەش ئازاد کراوە کە ڕۆژاوایە لەگەڵ باشووری کوردستانە پێشتر نەمانتوانیوە ئەو سینەمایی کە خۆمان ئەمانێ بەدڵی خۆمان دروستیکەین ینی سەیری بایۆگرافی کەسێک وەکو یەڵمەز گوێنەی بکەکە چەند بە دژواری فیلمەکانی دروست کردوانی ئەگەر سەیری سینەماکارەکانی هی ڕۆژهەڵاتکەین کە دەنگی گەورە و ناوی زۆر گەورەیان تێ بە عەزابێکی زۆر گەورە فیلم دروستەکەن بۆیە بەشێکی زۆر لە سینەمای ئێمە یعنی ناخۆشبەختانە بێ بە سینەمای دایسپۆرا لە دەرەوە ئەم سینەمایە دروست دەکرێ ینی ناوی گەورەمانێکە لە دەرەوە ساتە بەڵێن کەس دەرهێنەری کۆکو کاک بەهەمەنی قوبادی ئەویش ڕۆشتە دەرەوە بۆ نمونە خەڵکانێکی دیکەمان هەیە کە سینەماکی دەوڵەمەندمان هەیە لە دەرەوە لە ڕاستی کە ئەتوانین بە سینەمای دایسپۆرا لە قەڵەمی بین بۆیە ئەتوانین بڵین لە دیوەک لە دیوەکانە سینەمای کوردی سینەمایەکە کە ئاڕاستی دەرەوە کراوە کە خۆشبەختانە ئەتوانین بڵین لە باشووری کوردستان هەوڵێکێ بۆ ئەوەی کە ژێرخانەکە دروستکەین وردە دەتوانە مرۆ یەکەش خەریکی دروستکردنی بۆ ئەوەی کە شتێ بکەین ئیتر سینەمای ئەو سینەمایی کە لە دەرەوە دروستەکرێ بێتەوە ئێرە یعنی ئێمە هەر مامۆستا باوی لێرە مامۆستا باوی یاسین کە مامۆستای خۆمانە یعنی فیلم کۆمیژنێکی دروست کردووە کە تایبەتە بە شاری سلێمانی یعنی هەوڵێکی ئێجگار مکوڕانە و جددیە و مامۆستا باوی خۆی یەکێکە لە سینەماکارە ئەکادمیستە زۆر بەتواناکان هەوڵی ئەویش یعنی ئێساکە یەکێکە لەو هەوڵانەی کە ئەمانەوێت لە ڕێگەیەوە هەم سینەمای کوردی بێنینەوە ئەوەی کە لە دەرەوە بیهێنینەوە ناوە هەم خەڵکی تریش بێنین لە ڕاستیە ینی خەڵکی تریش بێنین بە تایبەتی کوردستان سروشت و لۆکیشنی زۆر سەرنجڕاکێش و زۆر کاریگەری تایە بۆ دروستکردنی فیلمەوە بۆیە لە زیاد لە ڕوویەکەوە ئێمە ئەتوانین بڵین کە پەیوەندی بە ئەو دوو ئاڕاستەی خەریکین ینی تێکەڵیان بکەینەوە وردە بیان هێنینەوە مامۆستا ئەگەر سینەمای دیاسپۆرا لا چەمکی بڵین مرۆڤایەتی و کولتورەوە دروست بوو بێ ئایا لەم ڕێگایەوە لەم چەمکانەوە ئێمە دەتوانین خزمەت بە سینەمای کوردی بکەین
بێگومان ینی ئەزانی ینی ئەدەبی دایسپۆرا فکریدا ئەو فکر و فەلسفەی کە لە دایسپۆرایە دروستە بێ هوەری دایسپۆرا زۆر گرنگە ینی هوەری تارە ئەو هوەر ئەدەب لەگەڵ فکری تاراوگە ینی جوولەکەکان بەشێکی زۆر لە ئەدەب و هوەر و لەینیان لە دایسپۆرا دروست کردوە ڕاستێکیان ئەگەر سەیری هوەر و ئەدەبی هی نەتەوەی جوو بکەی بەشێکی زۆری لە دەرەوەی خاکی خۆیان دروست کراوە بۆیە ئێمە نەتەوەیەکین زۆر لەوانە چین بەو جیاوازی کە ئەوان دەوڵەتیان هەیە ئێمە نیمانە بۆیە بەشێکی زۆر لە ئەدەبی ئێمە دیسان ئەبێتەوە بە ئەدەبی تاراوگە ئەوانی نالی گەورەترین هینی ئێمە مامۆستا شێرکۆ بێکەس ینی بەختیار عەلی ینی ئەمانە ناوی گەورن کە هەمویان ئەدەبەکان بەنۆعی لە نوعەکان دیسان و ئەچێتەوە بۆیە لە بواری هوەریشە ینی بەشێکی زۆر لە هوەرمەندەکان دیسانە و هوەری بەرهەمێن نەچێتەوە دایسپۆرا بۆیە بۆ کورد شتێکی غەریب نییە و ئێمە ئەزمونێکی گرنگیشە لە ڕاستیە ینی ئەزمموی ینی هوەری تاراوگە هوەرێکە کە هەم هوەری خانەخوێکە دەوڵەمەنەکە ینی سا بۆ نمونە کەسێکی و کاکی شام زمانێکی کە لە سینەما کارە دیارەکانی هی نەرویج ناوێکی تایبەت ینی هەم سینەمای نەرویجی دەوڵەمەند کردووە هەم لەگەڵیشە خولیا و خەیاڵێکی کوردی بردوتە ناو سینەمای ئەوروپی و نەرویجی و جیهانیشەوە بۆ لە ڕاستە هینێکی گرنگە ینی بەکۆ بابەتێکی گرنگە کە پێویستە لەسەری بۆ سینۆقسەی لەسەر بکەیت خۆش بێ مامۆستا ئەمەوێت کۆتا پرسیار بڵێم لە دوای ئەم پرۆژەیە چ پرۆژەیەکی ترتان بۆ فێرخوازەکان بەتایبەت بەشی فیلمسازی هەیە بەڵێ ئێمە تقریبن بەهۆی هاتنی امتحانەکانەوە ئەوەستین ئەم هاوینە پشۆی کە هەمانە بەرنامێکمانداناوە کە هەندێک ئیش بۆ بەشەکە بکەین لە ڕاستە ئێمە لە ڕووی ژێرخانەوە لە بەروی بەشێکی تازەین زۆر پێداویستیمان هەیە ینی من حازەکە هەر کەسێک گوێی لەمە هەیە هەر کەسێک ئەتوانێت ینی هاریکاری مامکە بە هەر شتێک بتوان ینی بەتایبەتی لە دروستکردنەوە و لە چاکردنەوەی ژێرخانەکە ینی زۆر پێویستمان پێێت ینی جەنابەت لە هۆڵەکە بوو ینی پێویستمان بە پرۆژێکتەرەکەمان لە خوارەوە داناوە سیستمی سەوتەکە یەک سیستمی سەوتی هی سوراوندمان هەیە ئیشی پێ ناکەین هاتوین سپیکەرێکی ئەتادیمان هێناوە دامانەوە ئەگەر ئەم کێشانە حل ببن کێشە تەکنیکیانە ئیشی زۆر گەوراکەن بوون لەگەڵ کاکی شامە قسەمان کردووە ئەرچەندشتا بە تەواتی ڕێنەکەوتوین ینی لە ساڵی داهاتووە یەک هەفتە تایبەتەکەین بە سینەمای ئەم جگەلەوەی کە وەکو زانکۆی سلێمان و بەشی فیلمسازی ڕێزلێنان و سوپاس نامی تایبەتی پێشکەشەکەین لەگەڵیشە جلسەیەکی نەقدی یەک دانیشتنی ڕخنەیی لەسەر فیلمەکانیەکەین بۆی لە ڕاست پرۆژەمان زۆرە لە ڕاستیە و ئاخر پرۆژەکە ئەم ساڵ ئەمان بێت 26 حەزەکەم خەڵک ئاگادار بن 26 لە سینەما سالم ئەو بەرهەمانی کە ئەم ساڵ بەرهەمان هێناوە هیفە بەشێک لەو بەرهەمانەی کە خوێندکارەکانمان بەرهەمیان هێناوە دوای پرۆژێکی چوارەکان کە شورت فیلمیان دروستکرۆ قۆناغەکانی تری شەندێک ئیشیان کردووە لەوێ عرضەکەین لە ئێستاوە خەڵک بانگێش دەکەم حەزەکەم بێن بەرهەمی ئەم ساڵمان بینن هەرچەند بە زۆر ئاستەنگ و هیناتێپەڕین بە ئومێدین شتێکمان کردبێت لە ئاستی داخوازی و هەروەها چاوەڕوانی ئەوانە بێ زۆر سپاس مامۆستا ئێمەش بە هیواین ئەو کەم و کورتیانێکە بەڕێستان هەتانە بتوانرێت لە هەوڵێکدا پڕ بکرێتەوە سپاس بۆ بەڕێز مامۆستا یاسین ئافتاو بەڵێ لێرە خوێندکاران مامۆستایانی بەشی فیلمسازی بە گرنگیەوە دەڕوانن لەم جۆرە ماستەر کلاس و سیمینارانە لێرە ماستەر کلاسەکە بەردەوامی هەیە و لەلایەن بەڕێز دەرهێنەری گەورەی کورتەوە هیشام زەمان بەڕێوە دەچێت.